لە هەڵمەتێکی نوێدا ئەنجومەنی تەکیی کۆمەڵی دادگەری و لقی بەخشین هەڵمەتێکی کۆکردنەوەی پارە و هاوکاریان بۆ لێقاوماوانی کەرتی غەزا ڕاگەیاند. بەپێی زانیاریەکان لە ماوەی ڕاگەیاندنی هەڵمەتەکەدا کە دەستگای بەخشین ڕایگەیاند خێرخوازانی ناحیەی تەکیە 25 ملیۆن دیناریان گەیاندووەتە نووسینگەی بەخشین لە شارۆچکەکەیان. بسم الله الرحمن الرحیم. دیارە لە چوارچێوەی ڕاگەیاندنی کەمپینی کۆکردنەوەی پارە بۆ لێقەوماوانی غەزا دەستگای خێرخوازی بەخشین لەسەر ئاسی کوردستانە کەمپینەکەی ڕاگەیاندووە. ئێمەش بۆ درێژەدان بەو کەمپینە ئەمڕۆ لە شارۆچکەی تەکیە وەکو نووسینگەی بەخشین کەمپینەکەمان نوێ کردەوە بۆی کەوا زیاتر ئێمە هیمدەت و هاوکاری بگەین بە لێقەوماوانی غەزا، چونکە بەڕاستی ئەم ڕووەدا لە فەڵەستین و غەزا کارەساتێکی مرۆییە. بەرپرسی ئەنجومەنی تەکیی کۆمەڵی دادگەری سوپاسی بەدەمەوە هاتنی خێرخوازانی شارەکەیان دەکات و دەڵێت وەک هەمیشە پابەندی خۆیان بە بەها باڵا ئیمانی و کۆمەڵایەتیەکانەوە دووپات کردەوە. ئەنجومەنی تەکیی کۆمەڵی دادگەری وەکو چۆن لە هەموو حەدەس و ڕووداوەکاندا الحەمدوللا جێدەستی دیار بووە بۆ ئەم ساڵش بۆ ئەم وەزعی کە لە غەزە ڕوویدا بە حەقەت کەمپینێکمان ڕاگەیان. ئەم کەمپینە ئەمڕۆ درێژە پێدەری ئەو کەمپینەیە کە ڕامان گەیاندووە. سوپاس بەخوا تاکو ئێستا زیاتر لە 25 ملیۆن دینار کۆکراوەتەوە و ئێمە ئینشەڵا لە نزیکترین کاتە ئەم پارانەی کە کۆ دەکرێتەوە ئەمڕۆ کە هەڵمەتێکمان دەست پێ کردو ئینشەڵا ئیگەینین بەوان و ئینشەڵا ئەگاتە جێی خۆی. سەرەتا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕاستی ئێمە وەکو هاوڵاتیانی تەکیە زۆر خۆشحاڵین بەم کەمپینەی کە ڕاگەنن لە دەستگای خێرخوازی بەخشینەوە. بەڕاستی کارێکیان کردووە، یعنی تر بەڕاستی جێگای دەستخۆشیە، جێگای ئومێدی خەڵکی هەرێمی کوردستان بەعامەوە لە تێکێش بە تایبەتی هیواداری سەرکەوتوو بن و داوەر لە مسلمانانەکەین بە تێک ڕابێن بەدەم کەمپینەکەەوە لە بۆ دەستگای خێرخوازی بەخشین. دەستخۆشیم هەیە بۆ تاوانەی کە یارمەتی لە قۆماوانی غەزەیاندا خۆشحاڵم بۆی کە توانیتم بە بڕێکی کەم بێت یارمەتی لە قۆماوانی غەزە بدەم لە قۆماوانی غەزە بکەم و دەستخۆشی تەواوم هەیە خۆی گەورە پاداشتی خێری هەموو ئەوانە بداتەوە کە یارمەتی لە قۆماوانی غەزەیانداوە و خۆی گەورە پاداشتی خێری هەموو لایەکمان بداتەوە. من خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە توانیم بە بڕێکی کەم بێت یاخود زۆر بێ یارمەتی لە قۆماوانی غەزە دەم و دەستخۆشیم لەو کەسانە هەیە کە هاوکاری لە قەوانی غەزەیان کرد و هیوادارم سەرکەون و خی گەورە کافران لەناو بەرێت و مسلمانان سەر بخات. بەهۆی فراوانی ناحەکە لە ڕوو جوگرافیەوە کۆمەڵی دادگەری ئەنجومەنێکی بە دوو بیناوە لە شارەکە کردوتەوە و بینای دووەمیش بە هەمان شێوە پارێ و هاوکاری بۆ لێقاوماوانی غەزا کۆ کردەوە. من وەکو هاوڵاتیەک لە تەکیە بەڕاستی بە پێویستم زانیوە بە زەڕوریشم زانی و بە واجبیشم زانیوەکەوە بەشداری ئەم کەمپینە بکەم و ئەو بڕێ هاوکاریکەوە لە دەستمان دەرەچێت بیخێنە ناو سنووخەکانی بەخشینەوە بۆی لە ڕێگەی سنووخەکانی بەخشینەوە بگاتە ئەو لێ قۆماوانەی غەزا. زۆر دەستخۆشیمان هەیە بۆ مامۆستایان و قوتابی عەزیزەکانمان لە ناوەندی ناوی کە خاوەن هەڵوێز بوون لە پای ئەم زوڵم و زۆری کە دەرهەق بەوانەکرێ هەرێک لەمانە بۆ خۆی ئەمە دڵسۆزیە بۆ ئیسلام و بۆ مسلمانان لە هەموو جیانە ئەمەی کە ئەمڕۆ کراوە لەلایەن ئەم خوێندکارە ئازیزانەوە. هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری لە ناحیەی تەکیە لە کاتێکدایە دەستگای خێرخواسی بەخشین نووسینگەی سەرەکی تا ئێستا سێ کاروانی لە هاوکاریەکانی خەڵکی کوردستان لە ڕێگەی وڵاتی میسرەوە گەیاندووەتە دانیشتوانی کەرتی غەزە لە فەڵەستین و تا ئێستاش پرۆسەکە بەردەوامە. هوشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی تەکیە.